حديثك صحيح أدب مفردة هاتو خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك دو حديثي صحيحة بدو رواية أفرمي هر كسيك سيك چي هبه من كان له 3 بنات فصبر عليهن يؤيهن ويرحمهن وأطعمهن وكساهن وجبت له الجنة البتة. هر كسيك سيك چي هبه سيكتش نكر كتش صبر بقري لسريان پێغەمبەری خوا فەرموویە صلى الله عليه وسلم مزگێنێکی خۆشە بۆ دایک و باوکانەی کە خاوەنی کچن ئەفەرمێ داڵدەیان بدات لەگەڵ خۆیانە بیان ژێنێ ڕەحمیان پێ بکات نەک بێ ڕەحم بێ بەرامبەریان کوڕپەرست نەبێ ئەخر کۆمەلگای ئێمە ئەوەیە قەت ناڵێ کچت نەمرێ هەڕە لە کوڕ نەمرێ قەت ناڵێ خوشکت نەمرێ هەڕە برات نەمرێ ئەوە کۆمەلگای سەقەتی ئێمەیە لە کاتێکا ئاو پاداشتی کچ بەخێوکردنە. هەر کەسێک سێ کچی هەبێ داڵدەیان بدات سەبر بگرێ لەسەریان ڕەحمیان پێ بکا بێ ڕەحم نەبێ بەرامبەریان و ئەطعەمەهن خواردنی باشیان بداتێ بەپێی گیرفان و مەسروف و پارەی خۆی بەپێی ئەو پارەی کە هەتە خواردنی باشیان بدەیتێ. و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم وەکەساهن جلوبەرگی جوانیان بۆ بکڕێت هەیەتی جلوبەرگی جوان خێزانەکەت پارەت هەیە ڕۆشتی بۆ بازار چەند مەکسێکی بۆ بکە چەند جلێکی بۆ بکە بەڵام جلی شەرعی نەک پانتۆڵ خزمەتیان بکە کچەکەت بە هەمان شێوە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم بەهەشتی بۆ واجب دەبێ و ئینسانە سێ کچی بە جوانی بەخێو کردووە خوای گەورە بەهەشتی بۆ واجب دەکات چوونە بەهەشت. صحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر کەسێک دوو کچی هەبێ فەرمی ئەگەر دوو کچیشی هەبێ خوا بەهەشتی بۆ واجب بکات. صحابەکان دەفەرمون ئەگەر بمانوتایە یەک کچێکیش پێغەمبەری خوا دەیفەرموو سازم یەک کچێکیشی بێ بەهەشتی بۆ واجب دەبێ بەڵام نەمانوت ئەو پرسیارەمان نەکرد. ولا ڕیوایەتەکەی صحیحەکەی ترا فەرمووی كن له حجابا من النار ئەوە دەبنە بربەستێک بۆی ئەو دایک و باوکە لە ئاگری جەهەنم کەواتە ئەگەر پێت خۆش بڕۆیتە بەهەشتەوە دایک و باوکی بەڕێز ئەگەر پێت خۆشە بربەست و پەردەیەک لە نێوان تۆ و ئاگری جەهەنمە هەبێ خزمەتی کچەکانت بە جوانی بکە ڕەحمیان پێ بکە مەسروفیان بکە با کچت تێر و پڕ بێ با کوڕت تێر و پڕ بێ ئەوەندەی کە توانات هەیە دەوڵەمەنی وەکو فەقیر مەژی. بۆیە ئاگاداری خۆت بە ئینشاءڵڵا لەبەر ئەم دوو خاڵە بۆی بڕۆیتە بەهەشتەوە بۆی لە جەهەنم پارێزراوی بە ئیزنی خوا مەسروفی ماڵ و مناڵەکەت بە جوانی بکە ئەو کاتە ئینشاءڵڵا خوا دەتخاتە بەهەشتەوە. کەواتە کاتێک کە تۆ شەو ڕۆژ خزمەتی مناڵەکانی خۆت دەکەی شتیان بۆ دەکڕی مەسروفیان دەکەی خواردنیان بۆ دەکڕی ئەشیان بۆ دەکڕی جلوبەرگیان بۆ دەکڕی وا نەزانی ئەمە شتێکی عادەتێک و عورف و عادەتێکە ئەمە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ ئەو خزمەتکاریە ئەو خزمەتکاریە هۆکارێکە بۆ ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ. بەڵام خەڵکی وایە پارەی چاکی هەیە هەفتەی جارێ ئەگەر مریشک لێ بکڕێ بۆ ماڵ مناڵەکەی نایکڕێ کاکە پارەم نییە پارەت نییە ئەوەی تۆ هەتە قەڵ بە 500 ملیۆن بە 100,000 ملیۆن ئەیکڕێ بە ملیارێ دینار ئەیکڕێ ئەڵێی نیمە خۆت وتت نیمە خوا بە درۆت ناخاتەوە بێگومان وەڵا خەڵکی وا هەبوو زۆر دەوڵەمەند بوو ئەی بەخوا نیمە بەخوا ئێستا سواڵەکەت بەخوا زۆر دەوڵەمەندێ گەورەش بوو خوا بە درۆی ناخاتەوە کەسانە ڕاستەکان نیەتی داماوە چونکە ناتوانێ بیخوا. بۆیە ئینشاءڵڵا مناڵەکانی خۆت بەخێوکە بە جوانی ژن و مناڵت بەخێوکە بە ئیزنی خوا دەتخاتە بەهەشتە و لە جەهەنەم ڕزگارت دەکە.